بەر لەوەی ناوی ماد بێتە ناو مێژۆوە، چیا و دەشت و شوێستان، شاخ و دار و بەردی ئەم ناوچانە پڕ بوون لە هۆز و عەشیرەی پرش و بڵاو. هۆز و عەشیرەی ئازا و دلێر، بەڵام لە یەکتر جیا و یەک نەگرتوو. هەرکام لەو هۆز و عەشیرانە یاسای تایبەت بە خۆیان هەبوو. هەر دۆڵ و دەڕەیەک دەنگی خۆی هەبوو، بەڵام هێشتا ئیرادەیەکی هاوبەش لە نێوانیاندا نەبوو. لێکدابڕاوی و پرش و بڵاوی زام و برینێکی گەورە بوو بەسەر جەستەی خەڵکی چیا و کوێستان. لەناو ئەم پرش و بڵاوی و چێشە و شەڕ و ئاڵۆزیانەی نێوان هۆزەکاندا پیاوێک سەری هەڵدا، دیاکۆ. نەتەنیا شەڕکەر و جەنگاوەر، بەڵکو زانا دانا و دادوەر، بنیاتنەر و پیاوێکی خاوەن نەزم. خەڵک بۆ داوەری، بۆ ئاشتی و بۆ گەڕانەوەی هومێد و هیواکان چوونە لای. لە هەر جێیەک کە شمشیرەکان لێکتر هەڵکێشرابوون، ئەو یاسای بۆ دانان و بانکێشتی کردن بۆ ئاشتی. هۆز و عەشیرەتێک کە بەتەنیا بمێنێتەوە لە باو بۆراندا ون دەبێ، بەڵام ئەگەر یەکدەنگ و یەکگرتوو بن شێو بە چۆکدا دێنن. هەر لێرەوە یەکەمین نیشانەکانی یەکگرتوویی خۆیان نیشاندا. ئەو لەوە تێگەیشت بوو کە ئازادی تەنیا بە شەڕکەری و بوێری وەدینایە، بەڵکو پێویستی بە یەکگرتوویی یاسا و ئیرادە و ویستی هاوبەش هەیە. هۆز و عەشیرەتەکان هەموو پێکەوە بەرەو داهاتوویەکی هاوبەش ڕێگەیان گرتە بەر. لەناو دڵی چۆستان و دەشتاییەوە شارێک سەری دەرهێنا، هێگمەتانە. شارێک بۆ کۆکردنەوەی هەموو هۆزە کوردەکان، بۆ بڕیار و نەزم و بەدەوڵەت بوون. لەناو دڵی ئەم شارەوە حکوومەتێکی کوردی لەدایک بوو. ئێستا کاتی بڕیارێکی گەورە و چارەنووسسازە. ئەمڕۆ ڕۆژی کۆتایی هێنانە بە لێکدابڕان و پرش و بڵاوی.
لەناو دڵ و لە جەرگەی هۆز و عەشیرەتەکان دەسەڵات و هێز سەری هەڵدا. لە هەناوی پرش و بڵاوی و لێکدابڕاندا ناوێک دروست بوو: ماد. دوژمن و نێیارانمان ترسیان لە شمشیرەکانمان نییە. لەو ڕۆژە دەترسێن کە ئێمە دەست لە ناو دەستی یەک ببین بە یەک.